بێگومان بە تەوەریدۆم درێژە بە بەرنامەکەماندەین لە تەوەریدۆی بەرنامەی بینی باش کوردستاندا باز لە گرفتەکانی گوێ و بە دیاریکراوی باز لە هەڵگرتنی گوێ دەکەین باز لەو گرفتانە دەکەین کە ڕوبەڕی گوێەکان دەبێتەوە بەپەی تەمەنن جیاوازەکان کامانن ئایا سەرمالێرەدا چۆن ڕۆڵ دەبینێت. بێگومان ئێمە گفتوگۆ زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین بە میوانداری دکتۆر شێرکۆ سەعید زمناکۆ پرۆفیسۆر یاریدەر لە نەخۆشیەکانی گوێ و گوێژبوون کە بشێکی ڕاستەخۆ لە سۆدی ئامادەیە. بەنی باش دکتۆر بەخێر بێ. بەخێراتی. لە ئێسادا لە وەرزی پاییزداین و هەروەها سەرما هەیە. ئەمە بزانم تا چەند گۆڕانکاری کەشوها یا خود وەرزەکان بەتایبەت لە ئێستادا پەیوەندی بە گرفتەکانی گوێ هەیە. بەڵێ طبعاً بۆ ئەوی وەڵامی پرسیارەکە بینەوە ئێمە بێ باسی گوێچکی دەرەوە بکەین. گوێ لە ئەساسا دروست بووە لە سێ بەشی دەرەوە، بەشی ناوەڕاست و بەشی ناوە. بەشکی دەرەوە ئەو بەشەیە کە ڕووپۆش کراوە بە پێست ئەو پێکی لە سێ بەش. ئەم بەشەی دەرەوە کە هەمومانەی بینین پێوترێ پەڕەکەی گوێ. بەشی دووەم کەناڵێکە درێژەکەی 2 سانتیمەتر و نیوە ناوپۆش کراوە بە پێست و بیدایەتەکەی دەست پێکە هەمومان بیدایەتی ئەو کەناڵە ئەبینین. بەشی سێمی گوێچکەی دەرەوە پەردەی گوێیە کە ئەو کەناڵە داخە. پەردەی گوێ کەناڵەکە داخە تقریباً تیرەکەی پێگێت لە 9 ملم یانی لە سانتیمەترێک کەمترە. کەواتە گوێی دەرەوە پێکهاتووە لە سێ بەشی دەرەوە کە پێوترێ پەڕەکەی گوێ و کەناڵێکە درێژەکەی 2 سانتیمەتر و نیوە و پەردەی گوێ کە ئەو کەناڵە داخە لە دیوی ناوە. یعنی کەناڵەکە بەشی دەرەوەی کراوەیە ئەوە تا ئەو کونەیە کە ئێمە ئەیبینین و بەشی ناوەی کەناڵەکە داخراوە بە پەردە. بەس هەر سێ بەشەکە پەڕەکەی گوێ و کەناڵی گوێ و پەردەی گوێ ڕووپۆش کراون بە پێستێکی ئەتیادی وەکو پێستی دەست. بەڵام خصوصیەتێکی هەیە ئەم پێستە لەبەرەوەی ئەم کەناڵە داخراوە لە دیوی ناوە و پێست لە لەشی ئینسانە تەبیعەتێکی هەیە خۆی بەچی پاکەکاتەوە بە لێکخشاندن. چۆن؟ یعنی بەشی سەرەوەی پێستەکە ڕۆژ بە ڕۆژ هەڵەیە وشکە بێتەوە هەڵەیە لە کاتی خۆشتنە لە کاتی دەستشتنە لە کاتی جل لەبەرکردنا لێخشانێ دروستە بێ ئەو بەشەی سەرەوە تەبقەی سەرەوەی پێستەکە ئەکەوێت و تەبقەیەکی تر دروستە بێتەوە. بەڵام گوێ لەبەرەوەی مەجای لێخشاندنی نییە. یعنی پەنجەی تووتە کە بچووکترین بەشی لەشی مرۆڤە با بڵین کە لە دەرەوەیە ناتوانێت بچێتە ئەو کەناڵەوە. کەناڵەکە تەسکە بۆیە لێخشانە لەو شوێنە ڕوونایە. خی گەورە کە ئەو شوێنەی دروست کردووە ڕێگەیەکی تری دروست کردووە بۆی کە خۆی پاکاتەوە. ئەوش بریتیە لە کۆچکردن. چۆن؟ یعنی ئەو خانانەی کە وشکە بنەوە لە پەردەی جۆوە لە سنتەرەوە لەو سنتەری و کەناڵەوە لە بەشی ناوە هێواش کۆچەکایە بەرەو دەرەوە و دوێکێتە خوارد. کەواتە گوێ خۆی پاکەکاتەوە بە شێوەیەکی زۆر تایبەتمەند کە ئەو شێوە خۆپاکردنەوەی بەس لە گوێ هەیە. لەبەری کەناڵێکی داخراوە و دوورە لەوەی کە پەنجە بیگاتێ بۆیە خوار ڕێگەیەکی تری بۆ دروست کردو بۆی کە خۆی پاکاتەوە. لێرە ینی ڕاستی گێتە پێشەوە ئەوی ژەوەیە پێویست ناکە مرۆڤ گوێی خۆی پاکاتەوە. لەبەرەوەی گوێ خۆی پاکەکاتەوە تۆ پێویست ناکاتە داخۆی بکەیت. دکتۆر سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی من کە باسمەوە کرد سەرما تا چەند کاریگەری بەسەر گرفتەکانی گوێ هەیە بەتایبەت لە ئێمە بۆی جوابی پرسیارەکە بینەوە کاتە بێ ئەنۆتۆمیەکە تێبکەین. دەسە زانیمان کەناڵەکە داخراوە. کەناڵی داخراو زیاتر چی ئەگرێتە خۆی؟ هاناخان ئەمە لێ خۆی. یعنی لە پۆلەکانی مامۆساوە تەلەڤەیە بە هەر حاڵ باس لە ئەمە وەڵامی بە دەقیقی پرسیارەکە خۆم وەرگرم بازانین سەرما تا چەند کاریگەری هەیە. کەناڵ کە داخراو بوو هەوا کەمتر لێیە بەتەیبێت ێگە کومەوە کۆ بێتەوە ئەوێت ئەوەی کۆبوونەوەی شوێنی شێدار کە ڕوو هەڵەیەنێ. یعنی بۆ نمونە نانێک بخەیتە شوێنێکی شێدارەوە کە ڕوو هەڵەیەنێ. یەکێک لەو شتانەی کە لە پاییزا دروستە بێ زیاتر کە ڕووە بەتایبەتی لە ئافرەتە کە سەریە شوات قژێکی تەڕێڵێتەوە لە خێتە سەر گوێی جلە شووا و قاپە شووا و مناڵەکانی شووا لەبەرەوە ئەبێتەوەی زیاتر کۆبوونەوەی شێ بۆ دۆزبوونی کەڕوو. کەواتە یەکێک لەو شتانەی کە زیاتر پەیوەندی بە وەرزە شێدارەکانەوەیە کە وەرزی پاییزە بریتە لە دروستبوونی کەڕوو لە گوێچکان. زۆر باشە. دکتۆر کەواتە توانین بڵین بەشی دەرەوەی گوێ زیاتر بە سەرما و بە لێکەوتەکانی پاییز و زستان کاریگەر دەبێت وەکو لە بەشەکانی تری گوێچکە؟ تاکید ئێستا پەڕەکەی گوێ بە پاییزا زۆر مشکلی توش نابێت. بەزە شوێنە ساردەکان و شوێنانی کە زۆر بەفرەبارێ و دەرەجاتی ینی پلەی گەرما زۆر نزمەبێتەوە بۆ ژێر سفر
یەکێک لە نەخۆشیەکان ئەوەیە کە زەربەی سەرما بەرگوێی دەرەوەکەوێت چون گوێی دەرەوە زۆر لە بەشێکی دەرەوەیە و خوێنی کەم بۆڕە ئەو پێستەی کە ڕووپۆشی کڕکڕاگەکانی گوێچکەی دەرەوەی کردووە مول و لە خوێنەکان بە سیترین سەرما بە سەرما بابڵین بە سەرمایەکی زۆر بەهێز ئەبێتەوەی کرژبوون و کەمبوونەوەی خوێن لە پەڕەکەی ژوێ بۆ احتیمال هەندێک جار بێتەوەی گانگرین یعنی دروستبوونی مردن با بڵین فەوتان کەم بەهۆی کەم خوێنیەوە لە ئەو شانەیە. باشە دەکرێت ئەو گرفتانی کە تۆ ئاماژەی پێکی هەوکردنی گوێ بەدیا خوتەر گرفتێکی تر بە پەیوەندی بە تەمەنی کەسەکەەوە هەبێت دەکرێت لێرە تەمەن چۆن ڕاو ببینێت بەشێک گوێبیستی دەبی یاخود بەرچاومان کە تۆ ئانەی لە تەمەنێکی هەڵکشاندان دیارتە تووشی هەندێک جۆری گرفتی گوێ دەبن. مەبەست تەمەنە؟ بەڵێ مەبەستم تەمەنی هەموو تەمەنێک نەخۆشی خۆی هەیە. ئێستا بۆ نمونە لە مناڵە کەناڵی گوێ با بڵین شێوازی دروستبوونەکەی ڕێکە کە بەرەبەرە ئینسان گەورە ئەبێ ینی خواردبوون دروستە بێ لە کەناڵەکە سەبەبی ئەو خواردبوونەش کە خوا دروستی کردووە ئیسفادەی ئەوەیە کە لە زەبرە دەرەکیەکانی پارێزێ مە بەسمان چییە؟ سە بۆ نمونە ئەگەر تۆ سەیری کەناڵی گوێ بکەین لێرەوە هینی مرۆڤێک پەردەی گوێ نابینی چکە کەناڵەکە خوارە ئەم خواردبوونە وای کردووە کە ئەگەر شخصێک حتا چیتکەیەکیش بکا بە گوێیە یا کلیلێ یا تەوقەیە مباشرەتەن بەر پەردەکە ناکەوێت بەر کەناڵەکە ئەکەوێت بەر پەردەکە ناکەوێت بۆچی چکە خوارە ڕێک نییە بەڵام لە مناڵە زیاتر ڕێکە بۆیە زیاتر معڕەزە بۆ ئەو زەبرانە ئەمە بەنیسبەت کەناڵی دەرەوە باسی کەناڵی دەرەوەکەن شتێکی تر کە علاقەی بە تەمەنەوەیە دوای کە مرۆڤ بکەوێتە تەمەنەوە ئەم وانە زۆرە بێت ئەم وانەی دەور و پشتی گوێ زۆرە بێت کە ئەو شۆکارێکە بۆی جاری وایە مۆکە التیهابەکەن یعنی التیهابەکو زیبکەیە دروستەکە لە بێخی مۆکانە و بێتەوەی هەوکردن کە احتیمالە ئەو نوعی التیهابە لە مناڵە کەمتر بێت. باشە بەنیسبەت گەورەوە هەر بەنیسبەت تەمەنەوە جوابی پرسیارەکەیان ناخاندنەوە عادەتەن جۆرە وەرەمێک هەیە وەکو شێرپەنجە با بڵێن وەرەمی حەمیدە یا وەرەمی خەبیسە دروستە بێ لە لێواری پەڕەکەی گوێ لە بەتەمەنەکانە ئەوش بە حکمی ئەوەی کە خوراندن زۆر دروستە بە یاخود بەرکەوتەی بۆ تیشک نوع تیشکێک هەیە کە پێوتری ئەڵترافایۆلەت جاری وا هەیە هەندێکی یێتە سەرزەوی ئەو بێتەوەی دروستبوونی وەرەمی خەبیس لە سەرپەڕەکەی گوێ کەواتە تەمەن هۆکارە بۆ ئەوی جۆری نەخۆشی توش ببێت. زۆر باشە پێش ئەوەی هاوکارم هەنا باسی تەمەن بکات دکتۆر ئێمە باسی شێداربوونی گوێشکەمانە کرد بە تایبەتی لە مۆژدانەدا کامەش گرفتێکە بۆ گوێکە دروستە بێ چون گوێچکەمان وشک بکەینەوە ئێمە پێشتر پرۆگراممان کردو باس لە خراپی بەکارهێنانی گوێ پاکەرە و هەندێک بابەت کراوە کاتە چۆن گوێچکەمان وشک پرسیارە زۆر زیینەوە یان پرسیارێکی زۆر مهمە گوێ نابێ وشکرێتەوە نابێ پاکیش کرێتەوە بە هیچ شێوەیەک حتا دۆی خۆش نیش ئێمە ئامۆژگاریمان بۆ نەخۆشەکانمانەوەیە کە کاتی خۆیان نەشۆن پێویست ناکە لە دوای خۆشتن گوێی خۆی وشکاتەوە چکە گوێ کەناڵێکی داخراوە 2 سانتیمەتر و نیوە ئەگەر تۆ دەستکاریشی نەکەی لە ماوەی نی ساعتە بە تەواوەتی وشکەبێتەوە بە حکمی ئەو هەوایی کە لە گوێچکەیە چکە وشکردنەوەی گوێ یاخود پاکردنەوەی گوێ زەرمەندە بۆچی ئێمە وت لە بیدایەتی قسەکانمانە وتمان کە گوێ بە شێوەی هیجرت خۆی پاکەکاتەوە بە شێوەی کۆچکردن خۆی پاکەکاتەوە بۆیە ئەو خانە مردوانەی کاکەوێتە دیوی ناوی کەناڵی گوێ خۆیت یواش یواش هیجرەتەکە ئەگەر تو بی گوێ پاکەرەوەی بەکاربێنی یاخود تەوقەیە بەکاربێنی بۆ گوێی خۆ پاکەیتەوە یاخود بۆ گوێ وشکەیتەوە ئەم کۆچەک لە کارەکەوێت یعنی خانەکان لە دیوی ناوە کۆ ئەبنەوە ناتوانن بێنە دەرێ ئەو کاتە پەڵەنجۆی کپە بێ ئەبێتەوەی بریندار بوون بێجگەلەوەی کە گوێ پاکەرەوەکردنەوەکە دەبێتە هۆی بریندار بوون احتیمالە پێستەکە برینار بکە احتیمالە ئەو کووتمان ئەو خانانەی کە لە کار کەوتون کە پێویستە هیجرەتکەن بۆ دەرەوە ئێمە دەگەڕێنە سەر بابەتێکی خۆمان لەگەڵ دکتۆر ببوورە ئەو ناوبڕەشتێکەوت باسی وشکردنەوەی گوێمانە کرد لەو مەقتاشا بوون کە وتە گوێ بە شێوازی کۆچکردن خۆی پاکاتەوە لێوە بۆ ماڵاوەکەی کەواتە پێویست ناکات تۆ گوێ خۆ پاکەیتەوە خۆی گوێ خۆی پاکاتەوە مێک وشکبوونەوەش پێویست ناکات تۆ بچی وشی بکەیتەوە لەبەرەوەی لە ماوەی نی ساعتە وشکە بێتەوە ئێمە بۆ ئێمە ئەم قسەیەکەین ئەم حەقیقەتە باسەکەین لەبەرەوەی ئێمە ڕۆژانە حاڵەتە بینین بەداخەوە بەهۆی ئەم هەڵە باوەوە کە لە موجتەمەعی کوردیا باوە ئەو شەوەیە زۆربەی دایکان زۆربەی خەڵک خۆی گوێ پاکەرەوەی داناوە هەرەوەی دوای کەوێتە دەرەوە لە حەمام دەستەکە بە وشکردنەوەی گوێ و بۆتە هۆی برینداربوونی پەردەی گوێ ئازاربەخشین بە ئێسقانە بچووکەکانی گوێچکەی ناوەڕاست و
و کبوونی گوێ یعنی هەندێک جار بەهۆی پاکردنەوەی گوێ کە عزیەتی گەیشتە پەردەکەم هەستی بیستن 40 دسیبل کەمی کردووە تاوان ئەمە پێویستی بەوەیە عملیاتی گەوری بۆ کرێخۆ ئەگەر ئیلتیهاب بکا وەختە ئێسقانەکانی شەوەکەن ئەبێ ئێسقانەکانیش پاکرێتەوە احتیمالە نەشتە گێرەکە ببێتە هۆی خواردبوونی دەم و چاو بەهۆی برینداربوونی دەماری ڕقم حەوت کەواتە بینی هەڵەتێکی بەسیط ئەبێتە هۆی مەئاساتێکی زۆر گەورە بۆ نەخۆشەوە بۆ طبعا عیلەکەش بەڵێ تۆ لە قسەکانتە ئاماژە بۆ کرد کە نیو کاشمێر ئەخیانێ پاشان گوێەکە خۆی وشکەکات یا خۆت خۆی پاکەکاتەوە منەمێ بزانم لێرەدا بەشێک لە بەتایبەت دایکان بۆ منە ئامێرێک بەکارێنن بۆ گوێپاکردنی منداڵەکانیان ئەمانەی کە تۆ باسی لە کرد کە کبوون یا خوسس بوون بەتایبەتی لەسەر ئەو منداڵەدا دەوری هەیە دەکرێت لە تەمەنەکانی دیکەدا ئەم زیانانەی کە بوونی هەیە لە ئامێرەکەدا زیاتر بێ وابزانام ئەمریکای سەحبێکە بەڵێ سەحبێکات و ئەنج ئاوات تۆزە ئەخولێتەوە چۆن بڵێ ئەمە گوێ بۆ ناوە پاڵ نانێ کوی ئەکاتەوە کوێکاتەوە هێنێتە دەرەوە ئەم ئامێریکا هەیە ئەزانین چی با من لێرە باسیکەم من طبعا ئەوە خبرێکی دوور و درێژم هەیە بە گوێرەی ساڵ لە گوێیە باوەڕ بکەن هەندێک نەخۆشەیە کە دانیشی فەحسێکی لەژێر مایکرۆسکۆپیشا بە ترسەوە دەستکاریەکەی ئەوەنە شوێنەکە ناسکە یعنی ئەمە شتێکی زۆر غەڵەتە تۆ چی ئامێرێ بەکاربێنی لە گوێیە ئەگەر سەحب بێ ئەگەر سوڕانەوە بێ ئەمانە هەموو زیانە بەخشێت چکە بۆ پەردەی گوێ پەردەیەکی ناسکە گریمانەوە ئامێرە سەقشنێکی زۆر بەقوتەکە ینی سەحبێکی زۆر بەقوتەکە لەوانەیە عزیەتی پەردەکە با پەردەکە تەقێنێ بۆیە طبعا ئێمە ئەو فشاری کە بەکارێنین بۆ گوێ پاکردنەوە نابێت لە ناقص 600 کیلۆ پاسکال زیاتر بێ یعنی ئەو جیهازی کە بەکارێنێ بۆ سەحب بۆ کە طبیە لە ڕێگە پێدراوە نابێت لە ناقسن 600 کیلۆ پاسکال زیاتر بێ ئێمە چوزانین ئەو ئامێرانی کە بەکارێنرێ قووەتی سەحبی چەنە بە قوتە یاکەمەیە ئەگەر زۆر کەم بێ ئەوەی هیچ ئیسپادەیەکی نییە بێجگە لە بریندار بوون ئەگەر زۆر بە قوتیش بێ هیچی سەحب لەوانەیە عزیەتی پەردەکەمە بۆیە ئامۆژگاری من ئەوەیە کە بەو شێوە هینانە وەکو بە باسمان کردن گوێر پێویست ناکە پاچیکەیتەوە کە پاکت کردەوە مشکی لە دروستە بێ ئێمە زۆر جار نەخۆشیێت بۆ لای ئێمە مثلەن نەخۆشکێ لە دکتۆر ئەو من 4-5 ساڵەمی جۆم مشکلی هەیە ئاوەکە و کپ بێ و قەپاتە بێ سەیرێکی گوێی پڕ بۆ لە ئەو کۆبوونەوەی ئەو خەلایان مردوانی کە باسمان کرد ئێمە پێ کە پاچێکەکەینەوەڵین کاکەی جان نەسیحەتی ئێمە بۆ تۆ ئەوەیە ئەگەر لە حاڵت تێکە تا 2-3 مانگ تۆ بە هیچ شێرسکاری جۆنەکەی نەشی خوێنی و پاکی نەکەیتەوە و شیشی نەکەیتەوە 3 مانگی تر سەردانمان بکەرەوە ئەگەر سیرمان کرد گوێی تۆ ئیتر پیسی کۆ نەکردەوە معنای ئەوەیە خەلەلەکە لە دروست سەبەبی خەلەلەکە ئەوە بۆ کە تۆ دەستکاری گوێی خۆت کردووە خۆ ئەگەر هەندێک جار ئەو کۆچە تێکەچێت ئەوش نەخۆشیەکە کۆچی ئەو خەلایانە لە گوێچکە تێکەچێت بۆیە گوێچکە ئەبێ تەمەڵە بێ نەخۆشیەکە ئەوان زۆر نادرە ینی با بڵین لە هەزارەیە کەس تووشە بێ بەس بۆچی بەشێکی زۆری هاوڵاتیان گوێچکیان ئیلتیهابەکە سەبەبی ئەو نەخۆشیە نییە سەبەبی ئەوەیە کە خۆیان دەستکاری گوێچکی خۆیانەکە کەواتە ئامۆژگاریەکە ئەوەیە نەپێویستەکە تۆ جیهاز بەکاربێنی و نەپێویستەکە تۆ گوێپاکەرەوە بەکاربێنی دوو دێڕە گوێ خۆی پاکەکاتەوە پێویست ناکە ئێمە تەداخلی تیا بکەین باشە دکتۆر هەندێجا لە کاتی خۆشببوون شتە ئاوا چێتە گوێتەوە هەر ئاو لە گوێشکە تا ڕاگیرە بێستەکەی ئیتر لایەکە قورسە بێ ئەمە چی ئەمە چۆن پاکەن ئەمیشە ڕازی لە بێن خۆی دابەزیاوەکە بەڵێ سەیریکە گوێ ئەگەر ئاو بێ ئەگەر جۆکە پاک بێ قەناتەکە پاک بێ لە ماوەی 10 دقیقە لە ماوەی 5 دقیقە ئەو قەترە ئاوەیە ئاوایەتە دەرێ یا وشکە بێتەوە هەندێک پێویستە کا سەرشتی بۆ لاکەیتەوە زۆر نامرتاحوی سەیری کرد هەر کپە ئاوایە بکە بۆ هیچ نییە و هیچ ناگۆڕێ لە دەرەوە دەستکاریەکی بەڵام بەس بەشیکان هەراسانە بن بەم دۆخە ینی زۆر خیانێ لەوانەیە لایەنێ نەخۆشە زۆر بخیانێ ڕاستە ئەمانە چین نەخۆشەکە لەوانەیە خۆی شەمعێکی زۆر کۆبوو بێتەوە کاتێککە ئاوەکە تێچێت تێکەڵی شەمعەکە بێ شەمعەکە تەڕە بێ قەپاتێکە کەناڵەکە قەپاتەکە ئەگەر تو خۆوازی لێ بێنی نیو سەعات 3 چارەک هێواش ئەو تەڕێ لەو شەمعایە نامێنێتەوە گوێ جارێک ترەکرێتەوە کەواتە هەر نەفسی ئامۆژگاریە حتا ئەگەر سەعاتێکیش بخایانێ دوای خۆشتن جۆکە بێوازی لێ بێنە خۆی جانێ باشە ئێمە کە باز لە هەر گرفتێکی گوێ بکەین یەکسەرڵێن قورگۆل و تووکە منەمە بزانم تا چەند هەڵامەت بە تایبەت لەوانەیە لە ئێستادا وەرزی ئەم جۆرە پەتاوەرزیانە بێ خۆت هەڵامەت بێ بەشێکیان تووشی ئەم بارودۆخە ببن تا چەند هەڵامەت و هەوکردنی قورق پەیوەندی بە گرفتەکانی گوێ یاخود هەوکردنی گوێ هەیە دەکرێت بڵین کۆنتاکتی ئەمانە بێکەوە هەیە ئەم پرسیارش زۆر مهمە ئێمە تەوان کەواتە لە کەناڵی گوێوە
کە دەڕووپۆش گیراوە بە پێست ئەگوێزرینەوە بۆ کوێ بەشی ناوەڕاست بەشی ناوەڕاست ئەو دیو پەردەکەیە ژوورێکی پسکۆلەیە بەقەت حەبێکی ئەسپرینی مناڵە بێ بەس ئەمیان ڕووپۆش نکراوە بە پێست ڕووپۆش کراوە بە گۆشتە سوورەکەی وەکو ناودەم گۆشتێکی سوور هەیە گوێچکەی ناوەڕاست کە قەناتێکی بچووکە ئەو دیو پەردەکەیە و حەجمێکی بچووکی هەیە هەمووی دەوریراوە بە ئێسقان بێزگە لە پەردە بێزگە و بەشەی کە پەردەکە دەوریاوە یەک کەناڵ هەیە ئەو ژوورە بچووکە ئەبەستێتەوە بە پشتی لوتەوە پێوترێ کەناڵی وەستاکی ئیشی ئەم کەناڵە چییە؟ هەوا لە گوێچکەی لە پشتی لوتەوە بێ بۆ ئەنێرێ بۆ کوێ؟ بۆ گوێچکەی ناوەڕاست سەبەبەکەش چییە هەوایە بۆ لەوێ بێ باشە؟ چکە ئەم دی و ئەو دی و پەردەکە ئەگەر هەوا بن پەردەکە چییە بێ؟ زۆر بە بەسیتێ لەرێتەوە یعنی شخصێکە چفێک بکە تۆ لە دوور و گۆل و چفەیە هەیە ئەو پردەی ئەوەنە بە ناسکیە جوڵێتەوە لەبەری ئەم دیودی چییە؟ هەوایە خۆ ئەگەر لە لایەکیان ئاوە بووە نمونە ئەو وەختە پەردەکە نەئەلەریەوە بەباشی جۆکپە بوو بۆیە کەناڵی وەستاکی کە ئەو کەناڵەیە پشتی لوت ئەبەستێتەوە بە گوێچکەی ناوەڕاستەوە کە پێوترێ کەناڵی وەستاکی هەوا بە بۆ کوێ؟ بۆ گوێچکەی ناوەڕاست بەس ئەم کەناڵش هەر دەوراوە بە گۆشتی سوور گوێچکەی ناوەڕاستیش هەر دەوریاوە بە گۆشتی سوور پشتی لوتیش هەر گۆشتی سوور کەواتە ئەگەر نەخۆشیەک لە پشتی لوتە هەبێ یا لە لوتە هەبێ یا لە قورگە هەبێ احتیمالی ئەوە هەیە کە لە کەناڵی وەستاکیەوە سەرکەوێ بۆ کوێ؟ بۆ گوێچکەی ناوەڕاست بەڵام ئەمە لە چ حاڵەتێکا زۆرە؟ لە مناڵە زۆرە لە منداڵدا؟ بۆ لەبەرەی کەناڵەکە ئاسۆییە زیاتر وەک لەوەی ستونی بێ لە گەورەیە کەناڵەکە ستونیە بەس لە مناڵە ئاسۆییە بۆیە احتیمال هەیە التیهابەکە لە شوێنێکی تەمە قورسە سەرکەوێ بە ستونیە یعنی تۆ التیهابێکە ئەتەوێ سەرکەوێ هەتا تیش بێ سەرکەوتنەکە درەنگتر سەرەکە هەتا ئاسۆیی بێت بەسیتر سەرەکە ئەمە یەک هەر کەناڵی وەستاکی لە مناڵە کراوەترە یعنی لە گەورە تسکترە ئەمە دوو سێ کەناڵی وەستاکی لە مناڵە باش ئیش ناکە وەکو گەورە بۆیە لە هەر سێ حاڵەتەکە بەهۆی ئەو سێ حاڵەتەوە احتیمال هەیە وەکو هانە خانوتی مەشاکلی لوت و قڕ لە کەناڵی وەستاکیەوە بگوێزرێتەوە بۆ گوێچکەی ناوەڕاست زۆر باشە دکتۆر بێگومانە زانین گوێچکە پەیوەندیکی ڕاستەخۆی بە هاوسەنگی جەستەوەی هەندێک جار لە دوای ئەم هەڵامەت و ئەم ئەلتیهاب و چۆن بڵێ ئەم ئەنفلەوەنزانە هەستەکەی تەوازنت تێکەچێ هاوسەنگی و تێکەچێ ئەشێ ئەمە کاریگەری گوێچکەس بێ لەسەر ئەم هاوسەنگیە واتە ئەم ئەلتیهاب و پەتایە کاریگەری لەسەر هاوسەنگی جەستە دروست کرد بە لە ڕێگەی گوێچکەکانتەوە ئێستا بێ لە گوێچکی ناوەڕاستە بچین بۆ کوێ؟ بۆ گوێچکی ناوە گوێچکی ناوە عەقڵەکەیە لوبی مۆزوعەکەیە گوێچکی نەکاتە گوێچکی دەرەوە ئەو بەشە بوو کە پێست دەوریرا بوو بە پێست گوێچکی ناوەڕاستە و ژوورە بچووکە بوو کە دەوریا بوو بە گۆشتی سوور گوێچکی ناوە ئێسقانێکی زۆر سەختە لە لەشی مرۆڤە سەختترین ئێسقانە لە لەشی مرۆڤە ئەم ئێسقانە ناوەکەی بۆشە ئاوی تایە لەناو ئەم ئاوەیە مەکینەی بچووک بچووکی تایە بەشی پێشەوە علاقەی بە بیستنەوە هەیە بەشی پشتەوەشی علاقەی بە هاوسەنگیەوە هەیە پرسیارێکی جەنابەتەوەیە ئەڵێ ئایا هەڵامەت ئەبێتە هۆی گێژبوون لە یەک حاڵەتە طبعا هەڵامەت خۆی ئەگەر شخصەکە تایەکی زۆر بەقوت بگرێ و سەری بێشێ و یعنی هەڵامەت خۆمان هەمومان بەسەرمان هاتووە بێتاقەتەبی وڕەبی یعنی سەری قورسە بێ حەزەکەی پاڵکەوی ئەمە نەوعێکە لە گێژبوون بەزە و گێژبوونی کە تۆ باسەکەی مەبەستە و گێژبوونی یاخود دنیا بسوڕێتەوە بە هەستەکەی ئەسوڕێت بسوڕێتەوە یاخود بە ڕێگا بڕۆی بکەوی چون بڵێ ئەها ئیتر هاوسەنگی و تێکەچێ ئەها هەستەکەی زەوەکە لە پێش ئەچێتە خوارەوەیەتە سەر ئەوە سکاڵەکانی نەخۆشەکانی گوێچکەی ناوێت بەڵێ هەندێک جار هەڵامەت دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی چۆن ئەو گوێچکەی ناوی کە بەشی پشتەوەی کە وتمان علاقەی بە هاوسەنگیەوە یا مەکینەی بچووک بچووکە زۆر احتیمالە بە هەڵامەتەکە تێک بچن یعنی تووشی هەڵامەت بکەن بۆیە کارەکانی گوێچکەی ناوە کە بەشی هاوسەنگیە هەمووی تێکەچێت هەڵامەت چاکە بێتەوە ئەگەر هەڵامەتەکە لە گوێچکەی ناوەیە یای لە بەشی بیستنیشەوە بەداخەوە تووشی چیشێکە تووشی گرانبوونی گوێشێکە بەس ئەگەر بەتەنها بیا لە بەشی تەوازنەکە ئەوە سەسوڕانێکی زۆر بەقوت دڵی تێکەڵێ ئەڕشێتەوە دووسێ ڕۆژ لە جێگاکەوێ بەس بەرەبەر هێواش لە ماوەی 5 ڕۆژ یەکەمە هێواش سکاڵاکان کەمە بنەوە بەڵام 10 هەفتەی ئەوێ بۆی نەخۆشەکە لە 190 چاک بێتەوە بەس لە 100 چا نابێتەوە
باشە دکتۆر بۆ نە کەسێک هەستی بەم گرفتە کرد یاخود هەستی بەم گەشتبوونە کرد کە هاوکارم ئاماژەی پێکرد پێویستە پاش چەندێک سەردانی پزیشک بکات ئەبێت چەند ڕۆژی پێ بچێت یاخود ڕاستەخۆ پێویستە سەردانی پزیشکی پسپۆر لەم بوارە بکە زین چۆنە هەنێ سکاڵا هەیە ئەلارمین یعنی چی؟ یعنی نەخۆشەکە زۆرە ترسێت یعنی زۆرە ترسێت لەبەرەوە بە زووترین کات تۆ نەسیحەتی بکە یانەیەکی خۆی یاخ کە سوکارەکەی بەپەلە ئەیفرێنن بۆ خەستەخانە یەکێک لەو سکاڵانە سەرسوڕان و گێژبوونە یعنی سەرسوڕان و گێژبوون بەنەوەیەکە نەخۆشەکە بە تەواتی ئەترسێ چونکە ئەم دنیا قوڵپە بێتەوە ئەم دنیا ئەسۆڕێتەوە بە بەرچاوەوە بەردەوامیشە یعنی وە نییە بڵێ ئەگەر باسی هەڵامەتەکە بکەین تەڵە ئەگەر باسی کریستاڵی گوێ بکەین جوڵەی کریستاڵی گوێ ئەوە سەرسوڕانەکەش سانیا خایەنێت بەس ئەمەی هەڵامەتەکە ئەچێ بۆ 24 ساعات یعنی ئەم نەخۆشە 24 ساعات لەسەر یەک دنیا سۆڕێتەوە دڵی تێکەڵەوە ئەڕشێتەوە لەوانەیە وابزانێ گرفتێکی تریشی هەیە لەوانەیە ئەو لەوانەیە وابزانێ سەرەتانی مێشکی هەیە ئەڵێ من تووشی شتێکی زۆر خەتەر بووم بەڵێ یعنی نەخۆشەکان زۆر ئەترسن لەبەرەوە ئەو نەخۆشانەی کە تووشی سەرسوڕانە بن ئەوەنە ناڕەحەتە بن بەپەلە خۆی هاوارەکە خزم کە سوکارێک سەر بەپەلە ئەیبن بۆ ئەینێرن بۆ خستان لێرە ئەمێنێتەوە سەر چی کاتێکە چێتە خەستەخانە ئەگەر هەستی بیستنیشی لەدەست زابێ ئەو شتە زۆر جددیە ئەبێ ئایتر تەمان خۆ شەرت نییە هەر بەتەنها عیلاقی بە گوێچکەی ناوە هەبێ احتیمال عیلاقی بەو دەمارانەوە بێ کە لە مێش کەواتون بۆ گوێچکەی ناوە بۆیە بێ شتەکە بە جددی وەرگیرێت باشە دکتۆر شتێکی ترەیتر لە مۆرزای پژمەش زۆرە بێ ئەڵێن گەر پژمە ئەڵێ گەر پژمەکە گەڕێنیتەوە چزانم خۆتی بیتەوە تاسیرە کاتە سەر گوێ و ئیتر ئەم بابەتانە شتی وابوونیە ئەمە سلاح دوو حەدین سلاح دوو حەدین یعنی چی؟ یعنی تۆ چقۆکە ئەم دیوشی تیژە ئەو دیوشی تیژە باشە ئەبێ ئاگاو لێ بێ چۆن خۆی پژمە خوا دروستی کردووە بریتە لە مێنتڵ بیتێل دیفنس میکانیزم یعنی پژمەیەکە لەو شتانی کە ڕەحمەتە یعنی ئەتپارێزێ بۆ نمونە شتێکە چێتە لوتەوە جسمی غەریبە ئەبێت توی حساسێتێکی بەقوت پژمە ئەیکاتە دەرەوە بۆیە پژمایەکێکە لە بەرگریەکانی لەش کۆکایەکێکە لە بەرگریەکانی لەش کە مەسەن تۆ شتێکە چێت قەترێک ئاوە چێتە سەر حنجەرەت کە بچێتە بۆری هەواوە زۆر خراپە لەبەرەوە کۆکێکی بەقوت دەکرێ بۆ ئەوی دەریکە نەچێتەوە بۆری هەواوە پژمە دیفاع لە یەک حاڵەتە باش نییە هەندێک جار پەردەی گوێ کوونە بێ مەسەلەن کابرا وەختی خۆی باسی زەمانی زۆرکەین مزارەی کردووە پۆلیسێ زلەیەکی پیا کێشاوە بە گوێچکە پەردەی گوێی تەقیوە بەڵام کوونەکەەوە گەورە نییە یەت بۆ لای پزیشکی پسپۆر کە فەحسیەکە سەیرەکە پەردەکە ئەوەنە گەورە نیە احتیمالی لە حیمبوونەوە هەیە بۆیە ئێمە لەو نەخۆشانەیە پیان ئەڵێن چی ئەڵێن ئەگەر پژمیت بەدەم دەریکە پژمەکە بەدەم دەرکە بۆچی بۆی هەواکە نەگەڕێتەوە بۆ کوێ بۆ قەناتی وەستاکی لە قەناتی وەستاکی بچێتە گوێچکە ناوەڕاستە و کوونەکە گەورەتر بکە ئێمە هەم خۆخوامانە ئەو منطقەیە زەختی لێ نەبێ یاخود دەڵێن فومەکەرە میزەڵانەوە فوو بکاتە میزەڵانەوە هەواکە چێتەوە بۆ کوێ بۆ گوێچکەی ناوەڕاست و لەوانەیە کوونەکە گەورە بکە یاخود وەختی خۆی بنزینیان دەرێنا لەین لە تەنکی سیارە چۆن دەشتیانە کردێ و مژیان لێیا بۆ باشە دکتۆر منەوێ ئەو کاتێکەمەوە بە دەرفەتی بزانم باز لە چارەسەرەکان بکەین چارەسەرەکان بۆ گرفتەکانی گوێ خۆت بە دیاریکراوی بۆکردنی گوێ چیە بەشێک باز لەوە دەکەن کە قەترە بەکاردێنن کاتە تەنها چارەسەرەکان قەترەی خۆ چارەسەری دیکەش هەیە طبعا نەخۆشی ئەبێت تەشخیص کرێ هەڵجار تۆمە بەس چارەسەری چ بۆ هەوکردنی گوێ بوو نەکەسێک هەوکردنی گوێی دەرەوە هەیە گوێی ناوەڕاستەیە گوێی باسی هەرسێکیمان بۆ کرد کاتە چارەسەرەکان بۆ هەرسێکی چیە باشە بای هەڵجار بێنە سەر گوێچکەی دەرەوە هەوکردنی گوێچکەی دەرەوە زۆر هەیە ئەنواع هەیە بۆ نمونەیەکێک لەو شتانی کە باسمان کرد کەڕووە یەکێکی تر لەوانە ئەوەیە کە زیبکەی ئەو زیبکەی کە وتوان دروستە بێ لە بنی مووەکانە ئەگەر هەوکردنی کەڕوو بێ ئەبێ کەڕۆکە وەڵجار لابێ باشە کەڕوو پێک هاتووە لە سێ بەش گەڵا ڕەگ خونچە ڕۆژجاری یەکەمی گەڵاکان هەمووی لابێ اینجا دوایەوە ئەو دەرمانە قەترانە بەکارێنی بۆ ئەوەی کە ڕگەکانیش هەڵتەکێنێ ڕۆژی ترێتەوە ڕگەکان پاکەیتەوە باشجا دوای خونچەکان دوای 20 ڕۆژ دەمەکەنەوە بنەوە بەچی ئەبنەوە بە کەڕوو ئەبێ ئەوانش لابی دوای 20 ڕۆژ کەواتە ئەگەر تووشی کەڕوو بوو بەلایانی کەمەوە 21 ڕۆژە بێ و نەخۆشە متابعی بکرێ بۆ ئەوەی هەموو کەڕوەکان لا ببرێ ئەگەر یەک جار بۆی پاکەیتەوە دوای مایەکی هەم تووشی نەخۆشیەکە بێتەوە
ئەمە بەنیسبەت کەڕەوە بەنیسبەت زیکەکەەوە ئەگە گەورە بوو جەراعەتی دروست کرد بۆ بێبی تەقێنی جەراعەتەکە لابێ و تەداوی بۆ بکەی و ئەنتیبایۆتیکی پێویستی بۆ بەدانێ ئەگەر چارەسەری گوێچکەی ناوەڕاستی شەڵی کاتێک ئەوتمان ئەو نەخڵتیابەکە لە کەناڵی وەستاکیۆ سەرکەوێ بۆ گوێچکەی ناوەڕاست ئەگەر پێش تەقینی پەردەی گوێ بێ چارەسەرەکەی جۆرێکە ئەگەر پەردەی گوێی تەقی بوو چارەسەرەکەی نەوەیەکترا مەبەستمان چیە لێرە دایکەکەیە دەڵێ چی بە دوو شێوە نەخۆشەکە هێنێ مناڵەکە هێنێ یەکیان ئەڵێ چی ئەڵێ دکتۆر ئەم مناڵی ئێمە دوو ڕۆژ لەمەوە پێش تووشی هەڵامەت بوو ئێستا هاوارێکی زۆرەکە ئەگری ئەڵێ گوێمەێشێ هێشتا پەردەکە نەتەقیوە کە سەیری گوێیەکەی سێرەکەی پەردەی گوێ زۆر سوور بۆتەوە بڵقیاوە بۆ دەرەوە خەریکە ئەتەقێ ئەمە بەناوێکی تریە بۆلات ئەڵێ دکتۆر مناڵەکەی من دوو ڕۆژ لەمەوە پێش هەڵامەتی توش بوو ئەم شۆ هەر زۆرە گریا اینجا دوایی بینیمان جەراحەتێکی زۆر بە گوێ هاتە خوارێ بەڵام تر گریانەکەی نەما کەواتە ئەمە ئەلتیابەکەی توش بووە بەڵام پەردەکی گوێی تەقی لەوەی حاڵەتی یەکەمیانە ئەبێ یەکسەر دەستکەین بە عیلاجێکی باش و پەمپیلوتی بۆ بنووسین شروبێک بۆ بنووسین کە قەناتی وەستاکی بکاتەوە بە هیوای ئەوەی کە ئەو جەراحەتەی کە لە گوێچکەی ناوەڕاستە دروست بووە لە قەناتی وەستاکیەوە بێتە خوارێ و بچێتە قوڕکە و قوتی بە نەک پەلاماری پەردەکە با بیتەقێنێ ئەگەر سەیریشمان کرد پەردەکە زۆر کەمێکی ماوە بتەقێ باشتر وایە ئێمە کونی بکەین و جەراحەتەکە دەربێنین خۆ ئەگەر پەردەکە تەقی بوو اینجا هاتوو بۆ لای تۆ نەسیحەتی یەکەممان بۆ دایکەکە ئەوەیە کە ئەڵێ ئەمە بە هیچ شێوەیەک نابێ ئاوبچێتە گوێەوە ئەگەر ویستت سەری پشۆ ڕێگەکانی پیشانین کە چی بکاوچینەکە بۆی ئاوبچێتە گوێەوە لەبەر چی لەبەرەوەی ئەو بەکتریایی کە بۆتە هەوکردنەکە بەکتریایەکە لە منتیقەی لووت و قوڕ وایە چارەسەرەکەی زۆر قورس نییە بەڵام ئەگەر سەریشت و ئاو چۆ گوێچکەوە نوع بەکتریایەکی تریەتە مەست مەیدانەکەەوە کە چارەسەرەکەی زۆر قورسە لە گوێچکە کاتە زۆر سپاس بۆ دکتۆر شێرکۆسایی زمناکۆ پرۆفیسۆر یاریدەدار لە نەخشەکانی گوێگێژ بوون کە بە شێک ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەبووی سپاس بۆ زانەرەکان سپاس بۆ تۆ دکتۆر گیان سپاس بۆ تاوی زانەرەکان